زوومی میدیا و زۆربەی لایەنەکان لەسەر دەواازە سنووریەکانی هەرێمە. زوومەکە بە شێوەیەکە خەریکە چاو لەسەر دۆسەی نەوت لا دەبات کە پێشتر نەوت زۆرترین مشتومڕی لەسەر بوو. ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران و چالاکوانان باس لە گەندەڵی و هێنانی کاڵای خراپ و قاچاق و دەستگرتنی حیزب و بەرپرسان بەسەر دەواازە سنووریەکاندا دەکەن. ئێستا گەورەترین بوقعی گەندەڵی توانم پێت بڵێم زیاتر لە نەوت و مەترسیدارتر لە نەوت خاڵە سنووریەکانن. ئەمە تەنها لایەنی مادی نییە، نەوت لەوانەیە تەنیا بابەتی مادی بێن، بەڵکو مەوادی خراپ، ئەکسپایر، قەدەغە کراو، یاسا شکێنی، هەموو ئەمانە لە خاڵە سنووریەکانەوە داخلی هەرێمی کوردستان ئەکرێن. بەداخەوە ئەوەی کە هەیە دامەزراوە ئەمنیەکان لە بەشێک لە خاڵەکانی لە خاڵە سنووریەکانە خۆیان لەگەڵ بەرپرسەکانە بەشێکن لە پرۆسەی گەندەڵی، بەشێکن لە پرۆسەی قاچاقی، چونکە هیچ هاوڵاتیەکی ئاسایی ناتوانێت بارێک داخڵکە کە پێ وتێ باری تەنسیق، واتە دەرگای خەتی ئاسایشی بۆ کرێتەوە یا هێزە ئەمنیەکان دەرگای بۆکەنەوە بەبێ گومرگ، بەبێ پشکنین، بەبێ ئەوەی بزانی بار هەڵگرەکە چیتە داخڵەکرێت. و ئێستا بازارەکانی کوردستان و عێراقیش پڕە لەو مادانەی کە یاسا ڕێگەی پێنادا داخڵ بێت. بۆ نمونە یلکەیە دووگە کۆمەڵێ میوەیە کە لە مەوسیمی خۆیاتی وە زیاتر لەمەش بۆ نمونە جگەرە. ئێستا من دەتوانم پێت بڵێم لە 180 جگەرە بۆ سەرەوە بە قاچاق داخڵە بێت. دراسەیەکمان کردو ئێمە تەنیا لە یەک مەرجە 54 ملیۆن دۆلار بەهۆی قاچاقی جگەرەوە داهاتی ڕسوماتی گومرگی جگەرە کەمی کردووە. قەبارەی گەندەڵی لە دەواازەکان گەیشتوتە ئاستێک کاریگەری لەسەر کەمکردنەوەی داهاتی هەرێمیش هەبووە، چونکە بەشێکی زۆر لەو بارانەی دەهێنرێنە هەرێم گومرگ ناکرێن، ئەمەش بە وتەی هەندێک لە پەرلەمانتاران. هەروەک ئاماژە بەوەش دەکەن دەواازەکان بوونەتە شوێنی بازرگانی حیزب و بەرپرسان و خەریکە لە بندستی حکوومەت دەردەهێنرێن. بەڕێوەبەری دەواازەی نێودەوڵەتی پەرێزخانیش پێی وایە قاچاقی بووەتە دیاردەیەکی ناشرین. ئەم دیاردەی بۆ دیاردێکی نامۆ، ینی ناخۆشیش سەبارەت بە هاوڵاتیان لەو قات و قوڕی برسێتی کە ینی شێوازەی کەمبوونەوەی موچە و کەمی دەرەتانی ژیانی خەڵک شتێکە بێ بەناوی دیاردی قاچاق و بە ژیانی هەمومان قورسە، ئەی ناڕەحەتە. ئەو پرسیارە ڕوبەڕووی ئێمە هاوڕێکانیشمانە بێتەوە لە دەواازەکانە قۆتمان چەنە بۆ جێگیرکردنیان بارودۆخە و خودی جەنابی وەزیری دارایی زۆر بە توندی لەسەر مەسلەیە کە ئێمەش وەکو لایەنی دووەمی جەنابیان هەر ڕێکارێکە بێ کە مەسلەی تند و دۆڵکردنی شێوازەکانی کاروباری گومرگیە بۆ کەمکردنەوە لە ناوبردنی ئەو پرۆسانە. حکوومەتی هەرێمیش لە ڕۆژی 22 مانگی سێ ئەم ساڵ لیژنەیەکی پێکێناوە بۆ ڕێگری لە قاچاقچێتی و پێداچوونەوە بە گرێبەستی ئەو کۆمپانیانەی بەنیاوی جاجاوە لە دەواازەکان پارە لە خەڵک وەردەگرن. جیا لە قاچاقچێتی و گومرگ نەدان هەر دەواازە و چەندین کۆمپانیای سەر بە حیزب و بەرپرسانی تێدایە، هەر کۆمپانیا و بەناوێکەوە پارە وەردەگرێت. من پێم وایە ئەمە گەندەڵیەکی قورسە، بەرپرسی زۆر باڵای لە خەڵکی خاوەن نفوزی لەینە. ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت بەسەر ئەمە زاڵ ببێ، ئەتوانێت بەسەر زۆر شتی ترا زاڵ ببێ. ئەگەر لەمەش شکست بێنێ من پێم وایە هیچ مانایە بۆ حکومڕانی نامێنێ کە بەرچاوتەوە بە بەرچاوی حکوومەتەوە قاچاقی بکرێ و خواردنی قەدەقە کرا و هەموو ئەم شتانی داخلی بازاری کوردستان. بەرپرسانی وەزارەتی دارایی هەرێمیش جەخت دەکەنەوە چاکسازی لە دەواازە سنووریەکان بووەتە ئەمری واقع و بووەتە یەکێک لە دۆسیە گرنگەکانیان. ئەوەی پەیوەندی هەیە بە دەواازەکانەوە دیسانەوە پرۆسی چاکسازی لە دەواازەکان دەستی پێکردووە. ئەوەی پەیوەندی هەیە بە ئینفراستراکچەر و بوونی تحتی دەواازەکانەوە ئێمە پرۆسێکی فراوانکردن و ئیسلاحاتی گەورە لە بوونی تحتی دەواازەکانەوە دەستمان پێکردووە. خاڵی یەکەم، خاڵی دومیان ئەوەی پەیوەندی هەیە بە ئیسلاحاتی ئیداریە و دیسانەوە دەستمان پێکردووە. یعنی کەیسی زۆر هەیە لە بواری ئەوەی کە پەیوەندی هەیە بە مەسلەی ڕیفۆرمەوە چاکسازیەوە لە دەواازەکان و پرۆسێکیشە پرۆسەیەکە بەردەوامە. ئەوەی کە پەیوەندی هەیە بە دەواازەکانەوە ئەوە لە ئاستی سەرەوەی حکوومەتەوە لیژنەی باڵای بۆ پێکێنراوە لە ئاستی هەموو وەزارەتی مالی هەموو لە ئاستی ئەنجومەنی وەزیران، ینی بەڕێز سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری مالیە ئەوانە بەشدارن لە لیژنەی باڵا بۆ مەسلەی چاکسازیکردن لە مەسلەی دەواازە سنووریەکان لە هەرێمی کوردستاندا. بۆیە بابەتی ڕیفۆرم و چاکسازی لە هەرێمی کوردستاندا بابەتێکی جددیە و بابەتێکە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێت تەجاوزی ئەزەماتەکان و بەتایبەتی ئەزەماتی مالی بکەین لە هەرێمی کوردستاندا دەبێت ئێمە ئیش لەسەر ئەو بکەین کە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستاندا فرە بکەین. ئەو بار هەڵگرانەی باری قاچاق دێنە هەرێم
بە پێی جۆری بارەکانیان پارەیان لێوەردەگیرێت. ئەمە بەرپرسانی باڵای لە پشتە بەرپرسانی باڵای لە پشتە بۆ نمونە بار هەڵگرێکی هێلکە بە 12,000 دلار داخڵە بێت واتە بە قسەی عام دەفتەرێک و 20 وەرەقە هەندێک لە میوەکان بە 40 وەرەقە داخڵە بێت فەرش چون مامەڵیان کردووە لە بازارە لەگەڵ فەرفرۆشەکان ئەڵێن بە گومرگ مەیەنن ئێمە بە نیوە قیمەت بە 45 وەرەقە بۆتان داخڵەکەین تا دواتر و لە زۆر شوێنەکان چ لە گەرمیانە چ لە شوێنی تر لەوێ نووسینگەی قاچاقی هەیە تۆ ئەچی و مامەڵەیە دەیت و ڕقمی سیارەکەی دەیت و ڕقمی سیارەکەت دەن دەستگا ئەمنیەکان بێ گومرگ و بێ سەیتەرێ و بێ هیچ بارەکەت بۆ داخڵە بێ من پێم وانییە ئەمە بە تەواتی بۆ حیزبەکانیش بێ بەڵکو ئەشخاصی باڵا دەستە لە پشت ئەمانەوەیە بەڵام لە نەتیجا ئێمە لە چاوی حکومەتی ێزانین چکە مؤسسەی ئەمنیتیایە و ئەم مؤسسە ئەمنیانە مەعاش لە حکومەت وەرەگرن و لە ژێر فەرمانی حکومەتان بۆیە حکومەت دەتوانێت بە قەراری هەمووی ڕاگرێت. بوونی گەندەڵی لە دەواازە سنووریەکان لەوە دەرچووە نهێنی بێت تەنانەت بووەتە باس و خواسی نێو کۆمەلگاش. پەرلەمانی کوردستانیش لیژنەی ڕەوانەی دەواازەکان کردووە بەڵام هێشتا ڕاپۆرتی لیژنەکە بڵاو نەکراوەتەوە. بەڵام ئێمە هەستمان بەوە کردێک کە بەڵێ دەبێت کەم و کوڕیەکە بێتن دەبێت گرفتێکمانە بێتن بۆ دەرخستنی ئەو ڕاستیانە بۆ چارەسەربوونی ئەو گرفتانێکە لە ڕابردوشدا بوون بۆ ئەو قۆرخکارێکە لە هەندێک جێگاش باسی لێ دەکرێتن لێژنەی پەرلەمانیمان نردووە بۆ چاوەڕوان دەکەین لە ماوەیەکی زۆر نزیکدا تەواوی ڕاستیەکان بخرێتە بەردەمی پەرلەمان. دەستگرتنی بەرپرس و بازرگانان بەسەر خاڵە سنووریەکان مەترسیشی لەسەر ئاسایشی کۆمەلگا دروست کردووە. بەو پێی بەشێک لە وڵاتانی دراوسەی هەرێم مادەی هۆشبەریان تێدا بڵاوە و هەر ئەوەش نییە من قایمقامی پشدەرەڵێڵێ هیچ خاڵێکی سنووری نییە لە کوردستانە هیچ قاچاقی مادەی هۆشبەری تیانەکرێت ئێسێمە دراسەمان کردووە بەشێک لە قەزاکان لە هەندێک قەزا هەیە لە ساڵ دەی گەنجەکانی مدمین بوون و ئەم قاچاقیەوەکە هەر خواردنی کسپار نییە بەڵکۆم کۆمەلگاش لە بنەوە هەڵتەکێنیە من پێم وایە بەرپرسیەکە باڵاکان نەبێت بەرپرسی ئاسایش جورئەتی نییە دەست بۆم بابەتە بەڕێوەبەری دەواازەی پەروێزخانیش کە دەواازەکەی لە کاتژمێر 8 شەوەوە تا 5 بەیانی بە بڕیاری وەزارەتی دارایی دادەخرێت گرتنەبەری ڕێوشۆنی تونتر لەلایەن حکوومەتەوە بە پێویست دەزانێت پێویستە هەرێمی کوردستان وەکو بتم جنابی وەزیری دارایی ئابووری خۆی بە تۆکمە لەسەر خەتا هەر میکانیزمیەک بێتە خوارەوە بۆ شەدەتکردنی و بارە ئێمە توانایکی ئەوەی خۆمان هەیە لێرە بەکارێنین ئەوەی تریشی کاکەوێتە مەسلەی دەسەڵاتی بەڕێز جنابی وەزیرەوە بۆ تۆکمەکردنەوە و پێم وتی دەرگاکەی کەوتێ لە سەعاتەوە نەدایخە بۆ نەدایەخین کەمە لە مەرزێکی نێودوڵەتیان نابێت دەرگادا بخرێت. کۆنتڕۆڵکردنەوەی دۆخی دەواازەکان بۆ حکوومەتیش ئاسان نییە بەو پێی دەواازەکان بووەتە سەرچاوەیەکی گەورەی داهات بۆ حیزب و بەرپرسان کە پێ ناچێت بە ئاسانی دەست لەو داهاتە هەڵبگرن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پەروێزخان.